بینەرانی خۆشەوی سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بەخێر بن بۆ ئەڵقەی کۆتایی لە بەرنامەی بازرگانی سەرکەوتوو ئەم ئەڵقەیە بیرۆکەی نوێ زیاد ناکەین بەڵکو کۆکراوی وەرزێکی تەواو لە بنەماکان و ئەزمون وانەکان پێک دەهێنین ئەوانەی هەوڵمان داوە لە ماوەی ئەم وەرزەدا وێنەی بازرگانێک پیشان بدەین کە لە ژیاندا سەرکەوتووە و خوددا بەرەکەتی دەخاتە ڕزق و ڕۆزی بازرگانی سەرکەوتوو زیاتر تەنها لە قازانج هەر لە ئەڵقەی یەکەمەوە ئامانجمان ڕوون بوو بۆ پێناسەکردنی چەمکی سەرکەوتن لە بازرگانیدا بازرگانێکی سەرکەوتوو تەنها کەسێک نییە کە زیاتر بفرۆشێ سامانی زیاتر کۆ دەکاتەوە بە هەر شێوەیەک بێت لە ڕکابەرەکانی لە پێشترە بەڵکو بازرگانێکی سەرکەوتوو کەسێکەکە بە دەستپاچی کار دەکات بە ڕاستگۆیی داهات بەدەست دەهێنێت متمانە دەپارێزێت قازانج لەگەڵ بەهاکان هاوسەنگ دەکات فێربووین کە پارە بەبێ ئەخلاق تێپەڕە بەڵام پارە کە ڕاستگۆیی لەگەڵدا بێت ڕزقێکی پڕ لە بەرەکەتە گەشتێکی گشتگیر بۆ بازرگان بە درێژای ئەم وەرزە ئێمە بە دوواداچوونمان بۆ قۆناغە سەرەکیەکانی ژیانی هەموو بازرگانێک کرد یەکەم نیەت بیناغەیە سەرەتا بە ڕاگەیاندنی ئەوە دەستمان پێکرد کە نیەتی باش یەکەم مامەڵەی سەرکەوتووە هەر کەسێک کارەکەی بکاتە ئامرازێک بۆ پەیداکردنی بژێوی حەڵال خزمەتکردنی خەڵک دوورکەوتنەوە لە حرامەکان خوا دەرگای بۆ دەکاتەوە لە دەرەوەی خەونەکانی بێت دووەم ئەخلاق لە بازرگانیدا فێربووین کە ڕاستگۆیی سەرمایە ڕاستەقینەیە جێبەجێکردنی بەڵێنەکان بناغەی متمانەیە چێبڕچێی دادپەروەراناوی بازار دەپارێزێت فرۆشتنی حەڵال سەرچاوی بەرەکەتە بۆ فێرکردن و درۆکردن و قڕۆخکاری ڕەنگە قازانجی خێرا بەدەست بهێنێت بەڵام پێش ئەوەی بازار لە ناوبەن لە ناوە بازرگانەکە لە ناو دەبن بەڕێوەبردننی عەقڵی بازرگانیش سەرکەوتوو پێکەوە باسمان لەوە کرد کە بازرگانێک بە بەخت سەرکەوتوو نابێت بەڵکو لە ڕێگەی پلاندانان بەڕێوەبردننی نەختینەی پارە کۆنتڕۆلکردنی کۆگاکردنی سیستەمێکی وردی ژمێریاری تێگەیشتن لە گرێبەست و پابەندبۆکان فێربووین کە ئەو کەسەی ژمارەکانی نەزانێت ڕێگای خۆی نازانێت بازرگانێکی سەرکەوتوو چاودێری داهات و خەرجەکانی دەکات دەزانێت کەی فراوانتر دەبێت و کەی بوەستێت دارایی بازرگانی جیا دەکاتەوە لە دارایی کەسی تیم و پەیوەندەکانی هێزێکی لە بن نەهاتوو باسمان لە گرنگی هەڵبژاردننی هاوبەشی گونجاو کرد دروستکردنی تیمێکی لێهاتوو بەڕێوەبردننی پەیوەندی لەگەڵ کڕیاران و دابینکەران وە فێر بووین کە بازرگانێک بە تەنیا لاوازە بەڵام لەگەڵ تیمەکەیان بەهێزن تیمێکی باش ناوبانجی بازرگان بەرز دەکاتەوە وێنەی ئەوان دەپارێزێتە قەیرانەکان کەم دەکاتەوە پەیوەندیەکان ئەو سەرمایەیە کە لە بەڵانسدا دەرناکەوێت بەڵام لە کاتی سەختدا دەردەکەوێت بە بازاڕیکردن و گەشە پێدان زمانی سەردەمی ئێمە باسمە لە مارکێتینگ کرد نەوەک فریودان بەڵام وەک هونەرێک بۆ گەیاندنی بەها وە فێر بووین کە مارکێتینگی زیرەک ڕاستگۆییە بەبێ زیادەڕووی ڕوون دەکاتەوە بەبێ فریودان ڕازی دەکات هەروە باسمە لە گەشە پێدانی خود کرد بەردەوامبوون لەگەڵ تەکنەلۆژیا و بازرگانی ئەلکترۆنی چونکە بازرگانێک کە گەشە نەکات خۆی لە بازار دەردەچێت بەبێ ئەوەی تەنانەت دەرچی پێ بکاتن قەیرانەکان تاقیکردنەوەی ڕاستەقینەن لەم وەرزەدا جەختمان لەوە کردەوە کە سەرکەوتن بە مانای نەبوونی قەیران نییە بەڵکو بەواتای مامەڵەکردن لەگەڵیانە بە شێوەیەکی کاریگەر بازرگانی سەرکەوتوو لە یەکەم زیاندا ناڕوخێت لە یەکەم قازانجدا بێباک نابێت لە هەڵەکانەوە فێر دەبێت قەیرانەکە دەگۆڕێت بۆ وانە پارە لە نێوان پاشەکەوتکردن و بەرهێنان و بەخشیندا فێر بووین کە پارە لە ئیسلامدا بریتە لە ئامانەتێک تاقیکردنەوەیەک ئامرازە نەک کۆتایی مەبەست بازرگانی ژیر بە ژیری پاشەکەوت دەکات بە وریاییەوە بەرهەمێنان دەکات بە ئارامی دڵەوە زەکات دەدات هەروها فێربووین کە بەخشین سامان کەم ناکاتەوە بەڵکو بەرەکەتی پێدەبەخشێت بازرگانیکردن لە مانجی ڕەمەزاندا نەفس بێش قازانج ئەو مانگی کە تێیدا ئەخلاقەکان تاقی دەکرێنەوە دڵسۆزی بازرگانەکە ئاشکرا دەبێت هەر کەسێک لە ڕەمەزاندا چاودێری خودای بەسەرەوە بێت
خوای گەورە تا کۆتایی ساڵ بەرەکەتی پێدەبەخشێت. ئەگەر بە یەک دەستەواژە تەواوی ئەم وەرزە کورد بکەینەوە دەڵێن بازرگانی سەرکەوتوو ئەو کەسەیەکە شارزایی بازرگانی لەگەڵ خۆڕەوشت و بەهاکان و هۆشیاری مرۆڤ تێکەڵ دەکات. پەیامی کۆتایی بۆ هەموو بازرگانێک هاوڕێ بازرگانەکانە خۆت بەراورد مەکە بە کەسانی تر، بەڵکو خۆت بەراورد بکە بەوەی دوێنێ چێ بووی. هەوڵ و دە و قازانج بەڵام ناوبانکت مەکە قوربانی. بەرە بە کارەکەت بدە بەڵام بەهاکانیش لەبیر مەکە. و هەمیشە ئەو پرسیارە لە بەردەمدا خۆتدا بهێڵەوە، ئایا ئەم مامەڵەیە جێگەی ڕەزامەندی خوایە؟ بازرگانانی خۆشەویست، ئەمڕۆ دەگەینە کۆتایی زنجیرە باسەکەمان بۆ بازرگانی سەرکەوتوو، بەڵام ڕاستیەکەوەیە گەشتەکە لێرە کۆتایی نایەت. ئەوەی پێشکەشمان کردووە ئەوەیە توێیەکی بیرکردنەوەیە، پەیامی هۆشیاریە، بانگەوازێکە بۆ شێوازێکی بازرگانی پاکتر و ڕازگۆتر. داواکاری لە خودای گەورە ئەم کارە تەنها لە پێناو خۆیدا کردبێتمان بۆ ئەوەی سوود بە هەموو بازرگانێک بگەینین، بۆ ئەوی بژێوی ژیانتان بەرەکەتدار بێت و بۆ ئەوی بزنسەکەت بکەیتە سەرچاوەی چاکە نەک پەشیمانی. لێرەدا کۆتایی بە زنجیرە باسەکەمان دێنین. بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات.